لگوری آگاهی کو چافکنن هرمی شاندنه ده تیگوتن جمالی آنجی وجین او زنار به برینداری کتنه دستیدجمن. همان چافکنن خواجه دبیجن لازمه همو هز لگوری به تدبیر خواه بگیرن پاراسنا خواه پیش بخن. دنگیگن دنگی هر چهار پارچه کردستانه. کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان بە یارمەتی هاوکارانم پێشکەش دەکەین. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان بە داواکاری ئەنجامدانی دیدار سەردانی داواکاری گشتی کۆماری لە بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا سۆزان ئەکیپا چەنگیز یورەکلی ئیبراهیم یەڵمەز و ئەمران ئەمەکچی داواکاریەکەیان پێشکەش کرد. پارێزەران بۆ دیدار لەگەڵ موەکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی عومەر خەیری کونار و حامڵی یەڵدرم و وەیسی ئاکتاشیش هەمان داواکاریان بەرز کردەوە لە 15 ئاداری 2021ەوە تا ئێستا هیچ هەواڵێک لە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان بەردەست نییە. لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز و جەلان چارەسەری دیموکراتیک بۆ پرسی کورد بە پێشەنگایەتی بووستنەوەی ژنانی ئازاد تەژە پارتی هەرێمە دیموکراتیکەکان دەبەپە و پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لە چەندین شاری باکووری کوردستان خوێندنەوەی ئازادی سازکرا. لە زۆربەی شاری باکووری کوردستان هەموو ڕۆژێک جەماوەر کۆ دەبنەوە و پارێزنامەی ڕێبەری گەلی کورد دەخوێننەوە و گفتوگۆی لەبارەوە دەکەن. لەو چوارچێوەدا لە شارەکانی ئامەد ئیلحوان و ناوچە و گەڕەکە جیاجیەکانی ئەو شارانە چەندین بەشێکی پارێزنامە و هەڵسەنگاندنەکانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا و جەلان خوێندرایەوە بە تایبەت ڕاوەستە لەسەر تیۆری گەل و بابەتی خۆپاراستن کرایەوە. هەروەها دوای خوێندنەوەی پارێزنامە گفتوگۆ لە بارەی پرسی شەڕی تایبەت و ڕەهەندەکانی ئەنجامدرا و ڕاوەستە لەسەر پرسی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلی کورد کرا کە ماوەی چارەکە سەدەیەکە لە زیندانی ئیمراڵی زیندانی کراوە و 41 مانگیشە بە هیچ جۆرێک هەواڵێکی نازانرێت و لە گۆشەگیری ڕەهادایەوە ئەو گۆشەگیریە شۆڕ بووەتەوە بۆ زیندانەکان و بۆ ناو کۆمەڵگات. فەرماندەی یەپەژەی ئیالەتی هەجینی کانتۆنی دەیرۆزور ئاخین قامیشلولا بارەی هێرشەکانی هێزەکانی حکوومەتی شام و گروپی دیفاع الوەتەنی کە لە حوتی ئاب دەکرێتە سەر دەیرۆزورەوە بۆ ئاژانسی فرات قسەی کرد و هەڵسەنگاندنی بۆ ناڕەزایەتیەکان دەربارەی ئەو هێرشانە کرد. ده 2014 حتانا يريشن پر دجوار سر في هرمي هاتي كرن تو 2014 مزرايا شحطات بس فكر الودا كذا قصد برس فكي پر تجدا دجمن تيروجا ايرو مثلا حمله باغوزيا 2019 دس فكر الودا كيجي راسيجي چتا خو بجي كربو يعني اما دي ساجي هات شكالاندن شر هري داويه بچند روجه بري يجو هفته ما 2024 دست فکر ساعت 4 سحری دست فکر و سه روزا برخانه دا يعني بري مثلا راقا هندن جو يريشكي برفره بماشينن جبو دير زوره اما راسيجي جور داخوني وانا ويريشكرني وانا زو هاتشكنا انا وك يبجي مثلا دم يمدشن زيارات مالباطا راسيجي توي جوشد هوالي جند يعني تجني جواك البني يعني بشوازيا وانا حس كرنا وانا بكار فكرنا وانا هيدي او جوش اخاج مرة دبيش باجي باراسنا جنا جوارها او كرنا يجبو قالي دير زوري امي باراسنا وابكن حتى داويجي شيري شوارع كرنجي امي برسوي بدن وكي باجي بصالنا الهمبري ذهنية داعش مشاركر وحتى يروج مشار دكن وحتى بيشروج مشار بكن حتى داوي شوارع خاصن ورا كرن وبهذا وبوريك خرجي بفاج نارا امي الكاربون دسمي کوردیناسیۆنی یەکێتی
ڕاگەیاندنی دیموکراتیک یێرەدا سەبارەت بە شەهیدبوونی ڕۆسیدا مێردین ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و تیایدا ئاماژەی بەوە کرد لا دژی میدیای سیستەمی پیاوسالاری بە بەهێزکردنی چاپەمەنیژن بە ئامادەکردنی هەواڵ ڕەنجێکی گەورەیدا لەو کاتەی پێویستی کردبایە دەبوو بە میلیتان و شەڕی دەکرد دەشڵێن ئەو قارەمانانە تەنها لە ڕابردوودانین هەندێک جار لە جێگەیەکدان کە ناتوانین بیان بینین هەندێک جاریش بە خەیاڵ و باوەڕەکانیانەوە ئاوێزانمان دەبن لە درێژەی ڕاگەیاندراوەکەی یارەدا ئەوە هاتووە کە بە خۆشەویستی و پێزانینەوە یادی هەواڵمان بەرز ڕدەگرین و بەڵێنی خاوەنداریکردن لە خەونەکانیان دەکەین و دەیانگەێنین بە سەرکەوتن یێرەدا هەروەها لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەیدا ئاماژێ بەوەش کردووە هەواڵ ڕوسیدا لە تێکۆشانی ئازادیماندا بۆ ئەوەی ژن ببێتە خاوەنی ناسنامەی ئاژیتاسیۆن ڕۆڵێکی گەورەی لاستۆگر بە جەنگاوەری نووسەری پەیامنێری و ڕۆژنامەوانیەوە بووە سمبۆلی ڕوونی کەسێتی یەکانگیر و گەیشت بە کاروانی شەهیدانی چاپەمەنی کە گۆڕەپانی ژیانی ئازادیان دامەزران لا دژی میدیای سیستەمی پیاوسالار با بەهێزکردنی چاپەمەنی ژن بە ئامادەکردنی هەواڵ ڕەنجێکی گەورەیدا لەو کاتەی پێویستی کردبا دەبووە میلیتان و شەڕی دەکرد لا کۆتایی ڕاگەیاندراوەکەدا جەخت دەکرێتەوە لە هەموو بارودۆخێکی سەختدا کاری ڕاگەیاندنی بەڕێوە دەبردوو بوو بە یەکێک لا نوێنەرانی بە نرخی نەریتی چاپەمەنی ئازاد لە هەموو هێرشێکی دوژمندا بەخۆی و کامێرا و تفەنگەکەیەوە ڕوبەڕووی ئەو هێرشانە دەبووەوە و بەم شێوەیە بەڵێنی ژیانی ئازاد و سەرکەوتنی لە هۆشماندا چەسپاندووە. ئەمڕۆ هاوکات لە ساڵیادی دادگایکردنی سەدام حوسێن و دارودەستەکەی لە مۆنومنتی ئەنفال لە شارۆچکەی چەمچەماڵی سەر بە پارێزگای سلێمانی بەشێک لە ڕێکخراوەکانی بواری جێنۆسایدی ئەنفال لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوای بە سزاگەیاندنی تاوانبارانی ئەنفالیان کرد لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ڕێکخراوەکانی بواری جێنۆساید داوایان لە حکوومەتی عێراق کرد تۆمەتبارانی کەیسی جێنۆسایدی ئەنفال با سزای خۆیان بگەێنن کە ژمارەیان 423 تۆمەتبارە و لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانەوە داڵدەدراون. بۆیە ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوان وەکو ڕێکخراوەکان چەند داواکاریەکمان هەیە کە پەرلەمانی داهاتووی کوردستان ڕۆژی 21 ئاب بە ڕۆژی دادپەروەری کوردستان بناسرێت. دووەم ڕادەستکردنی ئەو 423 تۆمەتبارەی کە ناویان هاتووە لەلایەن دادگای باڵای تاوانەکانەوە داواکراون لە کوردستان چیتر داڵدن نەدرێن پلەپۆستیان پێ نەدرێ ڕاددەستی دادگای باڵای تاوانەکان بکرێت بۆی بە سزای عادیلانەی خۆیان بگەن و داواکارین ناوەکانیان بدرێ بە پۆلیسی ئەنتەرپۆل ئەوانەیە کە لە دەرەوەی وڵات پەناهەندەن بۆی دەستگیر بکرێن و ڕاددەستی دادگای باڵای تاوانەکانی عێراق بکرێن بۆ ئەوەی ئەمانیش بە سزای عادیلانەی خۆیان بگەن. هەر لە کۆنگرا ڕۆژنامەوانیەکەی سەر ئەنفال لە چەمچەماڵ تاقانەکانی ئەنفال چەند داواکاریەکیان خستەر و تاقانەکانی ئەنفال باسییان لەوە کردووە کە ساڵی 2015 پرۆژە یاسایەک دەرکراوە و تیایدا ڕێژەیەکی زۆر بە تاقانەی ئەنفال ئەژمار کراون مافۆ ئیمتیازاتی تاقانە ڕاستەقینەکان فەرامۆشکراوە دەڵێن هیچ مافۆ ئیمتیازاتێکی تایبەت بە تاقانەکانی ئەنفال لە پرۆژە یاساکەدا نەدراوە هەر بۆیە داواکارن پرۆژە یاساکە هەموار بکرێتەوە مافۆ ئیمتیازاتی تاقانەکان پارێزراو بێت ئەوەشیان خستۆتە ڕوو پێویستە بە سەرژمێریەکی تایبەت بەڵگەی تاقانەی ڕاستەقینەکانی ئەنفال یەکلا بگرێتەوە مافۆ ئیمتیازاتەکانیان بۆ دابین بکرێ جێ ئاماژەیە تاقانەکانی ئەنفال بەو کەسانە دەوترێت کە لە شاڵاوەکانی ئەنفالدا کە سوکاریان لەدەستداوە بە تایبەت دایک و باوکو خوشک و براو لە دوای جێنۆسایدی ئەنفال بە تەنها ماونەتەوە. بەڕێزدان تاقانەکانی جینۆساید ئەو کوڕکچانین کە زەرمەندترین کەسی ئەم هەرێمەی هیچ کەس بەقەت ئێمە باجی کوردبوون و شۆڕشی کوردی نەداوە لە هەردوو تاوانی جینۆسایدی ئەنفاڵی ماباراندا جگە لەو سەروەت و سامانەی کە هەمان بوو سەرجەم ئەندامانی خێزانەکانمان لەدەست داوە کە بریتی بوون لە دایک باوک خوشک برا تەنها خۆمان ڕزگارمان بووە لە تەمەنی مناڵی و هەرزەکاریدا ڕۆژگارێکی زۆر سەخت و تاڵمان بەسەر برد لەبەر زۆری قوربانیەکانمان ڕابردووی پڕ لە نەهامەتیمان هەوڵێکی زۆرماندا تاوەکو یاسایەکی تایبەت بە تاقانەکانی
ئەمڕۆ 303 ڕۆژ بەسەر ڕەفاندنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەددا تێدەپەڕێت کە دوای 211 ڕۆژ ڕێگا بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووز دادگایی کرد و سزای 3 ساڵ بەندکردنی بەسەردا سەپان. سلێمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوزە بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووزی ساڵی ڕابردوو دادگایی کرد و هێزەکانی ڕزگاری ئەفرین سەبارەت بە چالاکیەکانیان لە دژی سوپای تورکی داگیرکەر و چەتەکانی لە نێوان 11 تا 17 ئاب زانیاری دەخەنە ڕوو لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لەو چالاکیانەدا سەربازێک و هەر چەتەی دەوڵەتی تورک کوژراون و 3 سەربازی تورک و 9 چەتەش بریندار بوون. لە ڕاگەیاندراوەکەدا جەخت دەکاتەوە لە بەرامبەر هێرش و سیاسەتی دەوڵەتی تورکی داگیرکەر و گروپە چەتەکانی سەر بەو دەوڵەتە هێزەکانمان لە ماڕ شیراوا و باب چالاکیان کردووە. لە 11 ئاب لە چالاکیەکی نیشانشکێنیدا لە هێڵی مارع چەتێکی داگیرکار کوژراوە. لە 14 ئاب بارەگاکانی دەوڵەتی تورکی داگیرکار لە مارع و لە باب با چالاکی تایبەت کراونەتە ئامانج و لە ئەنجامدا سەربازێک کوژراوە و 3 دیکەش بریندار بوون. هەروەها لە 16 ئاب لە چالاکی نیشانشکێنی لە هێڵی مارعدا چەتێکی داگیرکار کوژراوە. لە 7 ئابیش لە هێڵی شێراوە چالاکیەکی هەڵکوتانە سەر ئەنجام دراوە. لەوێ لە سەرەتادا هێزەکان چوونەتە مۆڵگەکانی دوژمنەوە ئەو داگیرکەرانەی لە ناویاندا بوون و کوژراون و مۆڵگەکان بە تەواوی خاپور کراون. ئەو داگیرکەرانەی ویستویانە هەڵبێن و خۆیان لا تۆنێلەکاندا بشارنەوە لەوانیش دراوە. لە ئەنجامی چالاکیەکەدا 6 چەتەی داگیرکەر کوژراون و 9 چەتەی داگیرکەریش بریندار بوون. هەروەها چەکێکی دوشکا بە تەواوەتی لە ناوبراوە و لەسەر تەرمەکانی دوژمن دووجان تا تەلەفۆنێک کاژمێرێک و هەروەها بەڵگەکانی داگیرکەران دەستیان بەسەردا گیراوە. کەمێک پێش ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک بە فڕۆکەی بێفرۆکەوان ناوەندی یاسایش لە گەڕەکی ئەنتەریەی قامیشلووی لە ڕۆژاوای کوردستان بردومان کردووە. باهۆی بردومانەکانەوە بریندار هەیە و زیانی مادی بە دوای خۆی داهێناوە. لە ئێستا تیمە تەندروستی و فریاگوزاریەکان لە شوێنی بردومانەکەن و هاتوچۆی ناوچە قەدەغەکراوەکان دەکەن. با گوێرەی ڕاگەیاندراوی شانەی ئەمنی سەر بە فەرماندەی ئۆپراسیۆنە تایبەتەکان کاژمێر حوتی بەیانی ڕۆژی پێنجشەمبە ئەمڕۆ فڕۆکە جەنگیەکان لە جۆری F-16 مۆڵگەیەکی چەکدارانی داعشی لە زەنجیرە چیاکانی حەمرین لە سنووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای دیا لە بردومان کردووە و تەواوی ئەندامانی ئەو مەفرەزەیان کوشتووە لە مۆڵگەکەدا بوون. ئاماژە بەوەش کراوە هەر لەو بردومانەدا ئەمباری سوتەمەنی و چەک و کەلوپەری لۆجستی ئەو ڕێکخراوانە لە ناوبراوە. فەرماندەی ئۆپراسیۆنەکان دەڵێت ئەو مۆڵگەیەی داعش وەک خاڵی کۆبوونەوە و جموجۆڵی چەکدارانی داعش لە ناوچەکەدا بەکاردەهێنرا بۆ پشتیوانی لۆجستی پاشماوەکانی داعش سوودی لێبینراوە. رووسیا زانیاریەکی مەترسیدار ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت هێزی سەربازی ئەمریکا و بریتانیا و پۆڵەندا دەستیان لە هێرشەکەی سەر کۆرسدا هەیە. دەستگای هەواڵگیری دەرەوەی رووسیا بانگەشی ئەوە دەکات کە دەستگا هەواڵگیریەکانی ئەمریکا، بریتانیا و پۆڵەندا بەشداریان کردووە لە پلاندانان بۆ دەستڕێژی ئوکراینە بۆ سەر ناوچەی کۆرسکی رووسیا. باگوێرەی زانیاریەکان ئەو لەشکەرکێشیە گەورەترین لەشکەرکێشیە بۆ سەر رووسیا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە. بە پێی زانیاریەکان گۆڕانی کەشوهەوا دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنێکی شیاو نەبێت بۆ نیشتەجێبوون لە داهاتوودا. هاوینی ئەم ساڵ بۆ ناوچەکە سەخت بووە و لێکەوتەکانیشی درێژ دەبێتەوە بۆ سەرانسەری جیهان. راپۆرتە ژینگەیەکان لەسەر خراپتربوونی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تیشک دەخەن و ئاماژە بە پلەی گەرمی پێوانەی لەم هاوینەدا دەکەن. لە مانگی تەمووزدا لە دووبەی پلەی گەرمی 144 پلەی فەرەنهایت تۆمار کراوە و لە مانگی حوزەیرانیشدا پلەی گەرمی مەککە گەیشتوتە 125 پلەی فەرەنهایت. لە راپۆرتەکاندا هاتووە ئەم گەرمایە لە پلەی گەرمی گڵۆپیتەر تێدەپەڕێت کە مرۆڤ دوای بەرکەوتن ناتوانێت خۆی سار بکاتەوە. ئەمەش دەبێتە هۆی توشبوون بە نەخۆشی و مردن. هەروەک لە راپۆرتەکانی ژینگەی هاتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی ئاستەنگەکانی وەک
وشکە ساڵی و کەمی ئاو دەبێتەوە و کەمی ئاویش دەتوانێت تا ساڵە 2050 بەرهەمی ناوخۆیی لە 14 کەم بکاتەوە لەگەڵ ئەگەری دروستبوونی قەیرانی ئاو لە میسر تا ساڵی 2025 ناکۆکیەکانی ئاو لە نێوان سووریا، تورکیا، ئیسرائیل و فەلەستین ڕەنگدانەوەی ئەم فشارانن. راپۆرتەکان هەروەها ئاماژە بەوە دەکەن کە گەرما ڕەنگە ببێتە هۆی کۆچی بە کۆمەڵ بەرەو ناوچە فێنکەکان. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن، هەر شاد بن. Roja ku Xwedawend giriya hemû baran ji çavên wê barîn asîman zuabûn. Ax çilmisî hêviyan kincên reş li xwe kirin. Dilsoziya mirovan hişk bû, hezkirin, bawerî û vîn ji hêz ketin. Ji wê rojê ve qewmê lêgerînvan yên nirxên dayîk Xwedawendê ranewestiyan. Dîrok kolandin, parî bi parî rastî jê derxistin û ji bo pariyan bigînin hevdû canê xwe helandin. Îro jî navê vê qewmê bûye PKK. Ew bi berdelên sotîner ve van nirxan li hev tînin, ji bo şewqa hêviyê netefe rojane cengawerek mîna findekê xwe dihelîne. Yek ji wan cengaweran Rosîda Mêrdîn di sala 1985 de li navçeya Dêrek a girêdayî Mêrdînê çavên xwe li cîhanê vedike. Malbata wê her çi qasta asta welatparêziyekî xort nebe jî bi nirxên netewê ve girêdayî ne. Dorhêla heyî welatperwer e, ji ber vê jî ew di temenê xwe biçûk de doza Kurd pir merex dike. Ew têşiya xwe ya ewil di nava vê dorhêla ku kêlî bi kêlîvejina Kurd dijîn de digire. Zaroktiya wê li rastê serhildanên Amed, Cizîr û Nisêbînê tê. Ev serhildan li ser bîrawariya wê ya zaroktî mîna neqşên li ser keviran şopekî mayîn de dihêle. Bajarê Mêrdînê bajarê Mihrîcana Gelan e. Gelek netev û dorhelên biçand û bawerên cuda ve girêdayî li vir di nava aştî de dijîn. Rêheval Rosîda wek jinên xaka xwe jinek xwedî xisletên serhildêr û pêşenge. Ew ji her alî ve ji xwe bawer e. Lewma pîvanên civakî ti caran bê lêpirsîn napejirîne. Dipirse li ser difikire û li gorî ya herî rast tev digere. Ew ji milek ve dibistanê dixwîne, ji milê din ve her dem bala wê li ser tekoşina netewî ye. Lewma ew her xwe dide aliyê kesên welat hez. Navenda hezkirin û morala wê her tim çand û tekoşina gelê Kurd e. Di salên ku ew di lîse de xwendawan e, cara yekem xwe baweyek çalak tevlî xebatan dike. Ji wir û şûn de Rosîda êdî ji xwe re xeta ku li ser bimeşe zeral dike. Heval Rosîda ji bo zanîngeh bixwîne berê xwe dide Enqere, ew di navenda dijminê gel de xwe baweyekî xurt tevger dike û bi rêxistinê ve girê dide. Bi kelecanekî mezin beşdarê xebatên gel dibe.
ji sala 2007 heya 2010 bi xebatên xwe yên ragihandinê ve ji bo rastiyan bigîne raya giştî bi seferberî dixebite. Kesekî zanist û ronakbir e. Di carî tiştên ku dizane têrker nabîne û lêgerîn û lêkolînên xwe her dem didomîne. Ew bi taybetmendiyên xwe yên dilnizm û pêşeng ve di dilê gel de ciyê xwe yên mezin çêdike. Di xebatên xwe de digîje astekî kamil û bi rengê xwe xwezayî her dorhêla ku diçe lê qedr û qîmet dibîne, baweriyek mezin dide dorhêlê xwe. سر اساس هوالتی بود پیش هر کو مشوپان گریدان بونا ممکن جداتر بوش بر کو توی که در و به تو متروپولا به تو زیاده تر بیتی گریدان دوباره مالوات ایدهشی hani حسکرنه که ویسا کردی ولی پاریزی هم ممرون کار بیشی ویسا گریدان بونه که خورد بتپوشینی را به اوه که هبو yani وکی ناسکرنه که بود بطایبت yani ویسا در دور خلک میبینیتی ناسکرنه به اوه کرنه به کردی بونا خود هاتن ناس کردن به ابکافا امروز کار بیش ویسا ابکی خورتر به از کارم هیچ بهتر و کی ناس کردن خو کی او دما کو خنده کاری زنگه هبو هاتن گریدان بونا خو ویسا فینانسر کن Di sala 2010 de êdî tebata wê namîne û dixwaze têkoşîna xwe bigîne lûtkeyan. Ji bo wê lûtkeya vê têkoşînê li navserên çiyayan de têdayîn. Ew ji paytexta dewleta faşîst berê xwe dide wargehên azad û dikeve li rêça çiya. Heval Rûsî da piştî perwerdeya şervanên û perwerdeya dibistana partî Amazon Doğan ra derbas dibe. Di vê perwerdê de tiştên ku ji zanîngehên pergala dagirkeriyê nikare hîn bibe, fêr dibe û ji bo ku xwe li ber guhertin û veguhertina paradigmayê de birazîne, deriyên dil û mejiyê xwe hemû vedike. Taybet jî felsefeya rêbera po ya di derheqê azadiya jin de bala wê dikişîne û bi moralekî mezin wê bi xeta PKK û paşkê ve girê dide. Piştî perwerde ev demekî li herêma Metina, Zap û herêma Garê pratika gerîlatî dike. Li vir ezmûnên bingehîn yên jiyana gerîla ra derbas dibe û êdî xwe bi xisletên van mirovên çiyayî ve gurç pêş dike. Yek esasê ji bo girîng rê hevalî bû hevaltî bû ama dema tu dê çiya wekî navê xwe sere yani çiya însan hezkirina xwe ya çiya nîn be bi hevaltî nîn be zehmeta wîsa demdirêjî gerîlatî bike davter bimîne ji bo wê hezkirina ya xwezayê hezkirina çiya û hezkirina hevaltî وقتی جو من اساس که میلیتانتیه